This is NRT's Dialogue. سڵاتان لەبێ بینەرانی خۆشەویست من توانە عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتانگەشتمەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ دیسانەوە قسەکردنە لەسەر ڕەژنووسی دەستوری هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە جگە لە میوانە هەمیشەیەکان دوو میوانی تایبەت لە ستودیۆکانمان ئامادەیە، هەریەک لە دکتۆر عابد خالید دکتۆرا لە زانستە سیاسەکان بە خێراتنێکی گەرمێکن و هەروەها کاک تار حەسەن کادری پێشکەوتووی حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان بە خێراتنێکن. لە میوانە هەمیشەیەکانیشمان دکتۆر زانا ڕەوف و دکتۆر شاوسعی بە خێراتنی هەمولایەکەین. مامۆستا عابد با لە جەنابتەوە دەست پێ بکەین. دەستور لە دنیای هەدەف لێی دروستکردنی لێکتێگەیشتن و ئیستیقراری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەموو کۆمەڵگەیەکە. ئێمە لە چەند ساڵی ڕابردووە مناقەشەی دەستور بەشێکی زۆری ئەو ناکۆکی و گرژانەی کە لە کوردستانە دروست بووە مناقەشەکردن لەسەر دەستور دروستی کردووە. پێ دوایە دەستوری هەرێمی کوردستان لەم بەم سیغەی ئێستا کە لە مانگی ئابا مەفروزە ئامادەی بکەینەوە و بیخێنەوە ئیستفتا ئەبێتە مای لێکتێگەیشتنی ناو کۆمەڵگەکەمان و مای جۆرێک لە جێگیری و ئیستیقرار یاخود بە پێچوانەوە. زۆر سپاس بۆ ئەم فرسەتە. لە ڕاستی ئەگەر دقیق یەکسەر جوابی جەنابت بەمەوە بە حەدیانە نەخێر نابێتە هۆی دروستکردنی ئیستیقرار و پێشم وایە نابێتە هۆی بۆچی ئەگەر پرسیارەکە بکەینەوە لەبەرەوەی دەستور ئەگەر بمانەوێت دەستور یا ئەم پرۆژەی دەستورە بتوانێت سیستمێکی دیموکراسی لە هەرێمی کوردستانە دروستکە و ئەم سیستمە دیموکراسیە زەمان بێ بۆ دروستبوونی ئارامی سیاسی، بەڵام مشکلەکە لەوایە پرۆسەی دروستکردنی دەستورەکە خۆی دیموکراسیانە نییەوە. ئەمە لای من گەورەترین کێشەیە کە ئەیبینم. بۆیە دقێک بێوێ دیموکراسیە دروستکا بێ دقەکە خۆی دیموکراسیانە دروستکرابێ بێ دقەکە خۆی دیموکراسیانە نووسرابێتەوە. و من ئەم پرۆژەی دەستورە ئەگەر قسە لەسەر ئەم پرۆژەیە بێ و ئەگەر قسەش لەسەر پرۆژەیەکی نوێ بێ لە سێمانگە دروستکردنی پرۆژەیەک بۆ دانانی و تەسیسکردنی دیموکراسیەت لە کوردستانە لە ڕاستیە کردارێکی زۆر مەحاڵە. بۆیە ئەگەر پرۆژە کۆنەکە وەرگریت پرۆژە کۆنەکە زۆر نادیموکراسیانە هاتووە دانراوە و ئەگەر پرۆژەیەکی تازەش دابنێ کاتی سێمانگ لەبەر دەستگیژنەیەکە بۆی پرۆژەیەکی دیموکراسیانە دابنێ هەر دیموکراسیانە نییە. اینجا یەک شتیکەش کە لیژنەکە خۆشی ئایا لیژنەیەکە کە ڕنگدانەوەی ئەو حیزبانەیە کە ئێستا لە دەسەڵانە نەک ڕنگدانەوەی ئەو هێزانەی کە لە دەرەوەن ڕنگدانەوەی هەموو خەڵکی کوردستان باشە بۆ ئەوەی پرۆسەیەکی جاتەبعان ئێمە دانانی دەستور پرۆسەیە دانانی دەستور پرۆسەیە پێوتە عملی دەستور و کۆمەڵک هەنگاو ئەخانی و زەمەنی ئەوێت و کۆمەڵک ئامادەکاری و پێشزەمینە خۆشکردنی ئەوێت کۆمەڵک قەواعیدی ئەوێت کە ڕێکی بخابی با بە پێشوانە. ئەنجا ئەگەر ئەم قەواعیدانەوە ئەم پرۆسەیە دیموکراسیانە نەبێ بێگومان دقەکە ئەگەر قسەی دیموکراسیانەش و مفرداتی دیموکراسیانەش و مؤسساتی دیموکراسیانش قسەی لەسەرکە دواتر هەر شتێکی دیموکراسیانە بەرهەم ناهێنێ. ئەگەر باشە بۆی پرۆسەیەک دیموکراسی بێ بێت چی تیاابێ بێگومان بۆی پرۆسەیەک دیموکراسی بێت ئەبێ بە کۆمەڵک هەنگاوە تێپەڕێ بەر لە نووسینی دەستورەکە پێش ئەم نووسینە پێش دانانی پرۆژەکە پێش سازان لەسەر پرۆژەکە کاگریامەوە مسەڵحاتان لەم لە حەزەیە دابنێ بۆ هەرێمی کوردستان پێش ئەو کۆمەڵێک هەیە هەنگاو هەیە ئەبێ بکرێ و ئەم هەنگاوانش زەمانێکی وەزامنیش ئەم هەنگاوانش بۆ چییە؟ بۆی کە مەفهومی دیموکراسیەت بخڵقێنی لەناو ڕنگدانەوەی دیموکراسیەت هەبێ لەناو پرۆسەکە. ڕنگدانەوەی دیموکراسی ینی سیانی ئەگەر دیموکراسیەت ڕەبت بێ بۆی خەڵک بەشداری بکات لە کردارەکە خەڵک بەشداری بکات لە بەڕێوەبردنی پرۆسەکە. خەڵک چۆن بەشداری ئەەکەم لەوە تێناگەمانی چ میکانیزمێکەوە بەشداری خەڵک نوێنەری خۆی هەیە حزبی سیاسی هەیە دەنگیاوە تێ کورسیانەوە لە پەرلەمانە ئەوانە نوێنەریان هەیە خەڵکی قانونی تایە خەڵکی سیاسی تایە خەڵکی ئەکادمی تایە ئەوان هەڵەسن بەو دەورەی کە خەڵک ئومێدی پیاڵواسی دەنگیاونەتە. باشە خەڵک چۆن یعنی قسەگەل لەسەر ئەمێ من پێم وتی کۆمەڵک هەنگاو هەیە ئەم هەنگاوانەش بێ پێشتر کۆمەڵک قەواعیددانی ئەنی ڕەخشە ڕێگایەک دابنی ئەو هەنگاوانە چین پێش هەموو شتێکە بێ دابنیشن ڕەخشە ڕێگایەکە بێ پرۆسەکە ڕێک بخە کە بە چەند هەنگاوە بڕە چێ بەشداریەکە چێ چی بەرەکەوێت چێ بڕیار ئەدا چێ دەست نووسەکە نووسێتەوانێت چێ دواتر یا ڕەش نووسەکە ئەنووسێتەوە. ئەو هەنگاوانە پێشترە بێ یەکەم هەنگاو ئەوەیە کە ئەڵم بۆی پرۆسی دانانی دەستور دیموکراسیانە بێ بۆی دقەکە دیموکراسیانە بێ پرۆسی دانانەکەشی دیموکراسیانە بێ. ئەو هەنگاوانە چین هەنگاوەکان یەکەم شت ئەوەیە بێ نەخشە ڕێگایەکە بێ ئەم ڕەخشە ڕێگای لەما و 25 ساڵی ڕابردووی زۆربەی دەوڵەتانی جیهان کە دەستوری تیادانراوە ئەم هەنگاوانە هەبووە. ئەم هەنگاوانە بۆیە قسەی ئێستا قسەکە لەسەرەوەی تۆ دانانی دەستور بکەی بە عەمەلیە
نەک هەر فعلێکی یەک لەحزەیی بێ و دابنرێ عملیە بێ بۆ ئیکەی بە عملیە بۆی خەڵک بەشداریەوە چۆن بۆی من بۆ ڕوونکەمەوە یەکەم هەنگاوتەمە بێ نەخشە ڕێگایەکە بێ بەڵام لە وڵاتانی جیاجیا ئەم نەخشە ڕێگایە جیاوازە ئەم نەخشە ڕێگایە دوو شتەکە یەکەم قەواعیدی دائنێت بۆ چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی بڵێن نووسینەوەکە چێ هەڵەسێ بە نووسینەوەکە کەی هەڵەسێ چۆن ئیشەکە چۆن پەیوەندی لەگەڵ خەڵکا دروستکە چۆن بەشداری ئەکا هەموو ئەم قاعدانە لە چەنەوە بۆ چۆن دەست پێکا لە چەنەوە بۆ چەند کۆتایی پێێت مدە لە بەردەستیا بۆ ئەوەی کە پرۆژەکە بنووسێتەوە چەنە دوای چەند کۆتایی پێ ئەگەر ئەمە ئەمەلیە ئەوە قاتە ڕێگای حل چییە بەدائیل چیە خۆتە چییە هەموو ئەمانە دووەم قاعیدش ئەبێ کۆمەڵک مەبادی دابنێ کە زەماناتی بەشداری خەڵکەکە ئەو زەمانانە چییە حڕێتی تعبیر مەسلەی پاراستنی مافەکانی مرۆز لە دانانی پرۆسەکە مەسلەی پابندبوون بەو مەبادی عەدالەت لە دانانی پرۆسەکە ئەنجا دوای ئەم ڕەخشە ڕێگایە هەنگاوێکە دەست پێکا کە بڵێن لە تەجروبەی ئەو وڵاتانی کە لە ماوەی 25 ساڵی دواییە لە ماوەی 30 ساڵی دوایە دەستوریان داناوە یەکەم هەنگاوەی کە پێوتی عملی موساقفەی دەستوری یا بە ڕۆشنبیرکردنی دەستوری بە ڕۆشنبیرکردنی دەستوری چیە پێش ئەوەی لیژنە بێت دەست بکا بە نووسینەوەی دەستور ئەبێ بێت وشیاریەک مدەیەکیە یامە زەمەنێکیە بێت چەند مانگێک لەوانەیە و لەوانەیە زیاتریشی بێ لە چەند مانگێک ینی بۆ نمونە من باسی وتم لە ماوەی ئەم 25 ساڵی ڕابردووی ئەم 30 ساڵی ڕابردووە کە دەستور دانراوە لە وڵاتەم بۆ نمونە لە جنوب ئەفریقا ڕێکەوتنی نێوان ڕەشپێستەکان و دەسەڵاتی ئەو کاتەی سپی پێستەکان دوای مفاوەزات دەستورێکی موعەقەت دانرا ئەو دەستورە موعەقەت بوو بە ڕێژ نەخشە ڕێگا لە بۆسنە و هەرسک ئیتیفاقی دایتۆن بوو بە ئەو نەخشە ڕێگایە عنی لە هەر وڵاتێک لە عێراقا قانونی ئیدارەی دەوڵەتی عێراقی بۆ مەرحەلەی ئینتیقالی بوو بەو نەخشە ڕێگایە کە هەردوو ئونسوورەکەی تیاب عنسوری ڕێخستنی عملیەکە و قاعیدەکانی عنسوری زەماناتەکان اینجا هەنگاوەکە بەم شێوەیە هەنگاوەکە بەم شێوەیە یەکەم هەنگاوەی عملی مساقفەی دەستوری بکە ینی وشیاری دەستوریانە بدەی بە هاوڵاتیان چکە هاوڵاتی دوجر لە ئەخیرە و چێ ئەڵێ بەڵێ و نەخێر هاوڵاتیە ئەبێ ئەم بەڵایە لەسەر ئەساسی بوونی وشیاریەک و ئەم وشیاریش چێت ئەیکات ئەبێ لیژنەی دەستوری یا بەپێی ئەو مؤسسەی کە هەڵەسێ بە نووسینەوە کتابەی دەستورەکە وەکو عملیەکی فەنی کۆمەڵێک ئالێت دۆزێتەوە بۆی بتوانانی ئەم وشیاریە بە خەڵک بێنێ مەساگەڕێنەوە کەگ زانە ئێستا هەندێک لەوانەی لە ناو ئەم لیژنەیان و لەوانەی کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوو ملیانم بیستووە کە باز لە پرۆژەیەکی نوێیەکەن لە ناو با بڵێن ئەم لیژنەیە ینی جارێکی کە دۆکومنتێکی کە نەسێکی تازەتر لەدایک ببێ لە نەتیجە ئەم لیژنە 21 کەسیە تۆ پێ دوایە ئەو فترەی کە دانراوە قابلی ئەوەیە کە ئێمە جارێکی کە نسخەیەکی تازە دۆکومنتێکی تازە دروستکەین من گومانم هەیە طبعی تەسەوڕەکەم یەکە لە سیناریۆکانیش ئەوە بێت ئەم دانیشتنی ئەم 21 کەسی ئەگەر پێکهێنرا لە یەکەم دانیشتنەکە لەسەرەوە ڕێبکەونەوەی کە فریاناکەون لە ماوەی ئەم سێ مانگایکی کە حازرکەن ئەم درافتەی کە پێشتر ئامادەکراوە تەبەنیەکەن و هەمویانە گەڕێنەوە سەر مەرجای حیزبەکانی خۆیان بۆی کە پەسەندیکەن هەر بۆ ئیزافەیەکیش وەکوی کە دکتۆر عابد ئاماژەی پێیاکە بەم شێوازە و لەم تەوقیتەیە و بەم پەلەیە تەسەوڕ ناکەم بە هیچ جۆرێک ئێستقرار لەگەڵ خۆیان بێنە دەستەکە لەبەر دوو هۆکاری زۆر سەرەکی یەکەمیان ئەوەیە کە پێشتر بۆ نمونە کاتێک کە معارەزە هەبوو لە کوردستانە باز لە سازانەکرا ئەنووت سازان بۆ دانانی دەستور پێویستە بۆ هەیە کە معارەزەتیایە بەشدار بێت سوڵتەتیایە بەشدار بێت خەڵکتیایە بەشدار بێت جاران مەفهومی تەوافقی نیشتیمانی بریتی بوو لە بەشداری پێکردنی معارەزە و سوڵتە دەنگی ئازاد میدیای ئازاد کۆمەڵە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەبێ هەمویان تایە بەشدار بن بەدەسا گردی قەت بێت یعنی ئەو پێکاتی کە لەو 21 کەسەی کە دانرێت بۆ لیژنەکە هەمووی دەنگی سوڵتەیە ینی ئەو دەنگەیە کە لەناو سوڵتایە بەشداری کردووی تر خۆ تۆ نابێ بڵێ وڵا هێزمان هەیە ئەمە میراتگری معارەزەیە بەڵام ێستا لەناو سوڵتایە دانیشتە بەڵام هەر نانی معارەزە بوو نەخوات و ێستا لەناو سوڵتایە ئەمە لە دیوەیەکە بە هەموو شێوەیەک غەڵەتە کەواتە ئەمە یەک دیوە یەک لایەنێتی جاران تەنانەت هێزەکانی ئۆپۆزیسیۆن پێداگریانە کردیانەوە بێت لەناو ڕژنووسی دەستورەکەی حەقی معارەزە بوون تەسبیت بکرێت ئەوە هەندێک جار ڕاکە توندڕەویشی تیا بوو کە ئاچوونە ناو وردەکاریەکەیەوە بەڵام ێستا بینیت هەمووی ئاراستەکردنەکە بە یەک جۆرە باز لەوەش نەکەن بڵێن کەسانی ئەکادیمیا خینە ناو ئەم لیژنە 21 کەسیوەمانە هەمووی شەوانە بێت لای سەرکردە حیزبەکان دابنیشن تەڵقینیان بن بڵێ تۆ ئەم بەرگەومادانە گفتوگوی لەسەر کە لەسەر ئەمانە ڕازی بۆ لەسەر ئەمانی لای خوارەوە ڕازی مەبە ئەمە یەکەمیان دووەمیان یەکێکتر لە ئیشکالێتەکان ینی تشکیلی ئەم هەیئەتە 21 کەسی کە دروستەکرێت ئەگەر بەراوردی کەین بە پێوەرەکانی دروستکردانانی دەستور لە وڵاتەکانی ترا غەڵەتە بۆ لەبەروی ئەو دەستەی کە دەستورەکە دانێت پێوترێت دەستەی دامەزرێنەر
واتە دامەزرێنەری دەستورە مەفروض ئەم دەستەی کە پێوترێت دامەزرێنەر جیاواز بێ لەو دەستەی کە پێوترێت دامەزرێنراو واتە ئەوەی کەەوە پێی دەستورەکە دروستە بێت ئەوەی کە ئێستا هەیە چییە 21 کەس دروستە بێت کە ئەندام پەرلەمان و غیری ئەندام پەرلەمانی تایە ئەگەر دەتوێت بە میکانیزمێکی دەستوری یاسایی دای بنیت ئەم میکانیزمە لە بەردەستایە یان کەسی دەرەوەی پەرلەمان مێنە هەموو ئەندام پەرلەمانەکان تایە بەشدار لە دانایی دەستورەکەیە بەڵام کە دەستورەکە پەسەندکرا ئەبێ و خوڵی پەرلەمان هەڵبۆشێتەوە بۆ لەبەوەی دەستوری تازە دانا کە دەستوری تازە دانا ئەبێ بینای تازە دروستکەیت بۆ نە محکەمەی دەستوری تازە دروستەکەی پەرلەمانی تازە دروستەکەی حکوومەتەکە دەبێت حکومەی تەصریف ئەعمال تاوەکو وامەدەکاریەکە بۆ بژاردن و کە پەرلەمان دەست بەکار بۆ ئەوش هەڵەوەشێتەوە یان لە دەرەوە خەڵک دابنێ نابی هیچ بێت جۆرێک ئەندام پەرلەمان تایە بەشدار بێک دەستەیەکە یاساکی بۆ دەرەکی لە پەرلەمانە دوایی دێت 21 کەس 50 کە 100 کەسە لە بژێری ئەم 100 کەسە پرۆژەکە بۆ ئامادەکات و دوای ئەو 100 کەسەش هەڵەوەشێتەوە لە هەموو حاڵتێکە کە دەستور پەسەند دەکرێت مەفروضە میکانیزمێتی داڕشنەوەی چۆنێتی ممارەسەکردنی دەسەڵات سەر لە نوێ لە سفرەوە دەست پێ بکەینەوە واتە تۆ ناکرێت من ببم وەکوی لە زمانی عەرەبیا جاران شاعیر هەبوو پێیانەوە مخەزڕەمون یعنی لە دوو سەدا هەبوو پێش ئیسلامی شا بۆ لە دوای ئیسلامی شا بوو من لە پێش دەستوری شا وجودم هەیە بەڵام لە دوای دەستوری شا وجودم هەیە ئەمە کارەساتێکە کە بەسەر ئەم پەرلەمانە تێپەڕێت کە بە بڕای من تێنەگەیشتنێکە لەو ڕۆڵێکی هەیەت ینی پرسیارێکی زۆر ساناژ ئەگەر بکرێت من بۆ خۆم بۆ نمونە ئەم خولی ئێستای پەرلەمان دەرهاویشتی هەڵبژاردننی 21 نوێی 2013 لە چ بڕگەیەکە هەبووە کە بڵێم ئەم خولی پەرلەمانە ئەم پەرلەمانتارە ڕاستپێردراوە لە جیاتی من لیژنەیەک دروست کات ئەم لیژنەیە دەستور ئامادە بکات دوای خۆشی پەسەندی بکات و دوای بینێرە بۆ ڕاپرسی جەماوەری با خەڵگەڵ نەخەڵەتێن بڵێ وڵات دوای ئەماچێت بە هەواڵاکری بۆ ڕاپرسی جەماوەری و لا ڕاپرسی جەماوەریەکە تۆ گەر بەدڵت نییە بڵێ نەخێر ناوە قسەکردنە لەسەر گەمژاندنی خەڵک قسەکردن لەسەر ئەوەی کە خەڵک بێ ئاگای خەڵک ئێستا مەشغەڵەتی ژیانی خۆیەتی لە بێموچەیی یا لە کار و کاسبی خۆیان لە گرانی بازارە سەرقاڵی بواری ژیانی خۆیەتی کە من قەناعەتم وایە بەشێکی ئەمەش دروستکراوە بۆی تەرکیزی خەڵک لەسەر بابەتە سەرەکیان نامێنێ لە مقابلە لە پڕێکا وەکو مفاجئە یەک دۆکیومنتی بەڵگەیەکی گەورە کتێبێکی زلەخانە بەردەست لێ نووسراوە بەڵێ نەخێر باشە ناوەڕۆکی دەستور باشە تۆ خۆت کەسی مختصێنیت پێویستی بە ماوەیەکی زۆر دوور و درێژ هەیە تا ئەوەی کە لە ناوەڕۆکەی ئاشنا بێت و بزانێت چییە کە تۆ لە پڕێکای خێتە بەردیمی دوو ئەگەرەوە کەسەیەمیان نییە بەڵێیان نەخێر بە زۆرینەیەکی هەر بێ دوای توانین تێپەڕێنیت بەڵێ کاکتار تۆ پێ دوایە مشکلی هەرێمی کوردستان مشکلی نەبوونی دەستورە نەخێر من پێم وایە کە لەگەڵەوەیە کە لەگەڵەوەیان لە هەر جوغرافیایکی دیاریکرا وەختی سەقامگیری سیاسی دروستە بێت و جوغرافیایکی دیاریکراوە سنووری هەیە خەڵک لە جێگەی خۆیەتی وڵاتێکی سربەخۆیە طبعا پێویستی بەوەیە کە بنەمایەکی ئەساسی دابنرێ بۆ یاساکان کە ناوی دەستورە بەڵام ئەوی کە لە میدیاکانی بەتایبەت ئەحزابی دەسەڵاتدار لە کوردستان باسەکرێ و باسی وەکرێ کە مەسلەی دەستور بۆتە سەردێڕی هەموو کێشەکان حیزبەکان لەگەڵ یەک دانیشن پەرلەمانە چێت سەردانی سەرکردایەتی ئەمە حیزبەکانەکە ئەگەر بەشەر ڕەهەندەکانی پشتی ئەم قەزیە نەبینێ وا تێگا کە کێشەی سەرەکی لە کوردستانە مەسلەی دەستورە و ئەگەر مەسلەی دەستور یەکلایی بووەوە خەڵک دەنگی پێدا و لەم سێ مانگەشاکە فریاش کەوتن و تەواویش بوو ئیتر کوردستان دەچێتە سەر بەڕی ئەمان و هیچ کێشەی لە کوردستانە نامێنێ بە بڕوای من ئەمە بۆ شاردنەوەی یەک حەقیقەتێکی پاییترە ئەساسی ترە کە لە پشتی ئەم مەسلەی دەستورەوە هەیە ئەویژەوەیە کە دای چۆنە ئەحزابی بەتایبەت یەکێتی و پارتی و دەسەڵاتدار کە لە چەند ساڵی ڕابردووە دەسەڵاتداری سەرەکی بوون لە کوردستانە جا ئیتر 50 بە 50 بۆ 60 بۆ یاچی بووە لە چەند ساڵی ڕابردووە لە 15 ساڵی ڕابردووە لە کوردستان هەمیشە کایان کردووە لە بینی چێشمەکێشێکا کە وڵاتانی اقلیمی لە ناوچەکە لەسەر کوردستان بیانە جێگە و ڕێگەیان لەویا یاری کردووە تا چەند ساڵە پێشێستا دوو بەرا بوو و لەسەر مەسلەی سووریا لەسەر مەسلەی لیبیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو بەرە بوو ئاشکرا دیار بوو بەرەیەکیان تورکیا ئاسی ناوچەیە تورکیا قەتەر بەحرین سعودیە بە پشتیوانی غەرب و ئەمریکا بەرەیەکی تری سووریا ئێران بە پشتیوانی چین و سین کە لە ئاستی مەحەلیە یاریانەکە یەکێتی و پارتی بەسەر ئەم دووبەرەیەدا بەش بووبوون هەرچی یەکێتیە بەسەر بەرەی جمهوری ئیسلامی و سووریا و رووسیادا بەش بوو هەرچی پارتی دیموکراتی کوردستانە بەسەر بەرەی تورکیادا بەش بوو هەوڵیان زۆردا لەم بارێ بە بڕای من لە سێ ساڵی ڕابردووە مەسعود بەرزانی جێگە و ڕێگەیەکی مهمی پیاکرد لە نێو کولی بۆرژوازی کوردان لە سەراسەری کوردستان هەوڵیدا مەسلەی پەکەکە و ئەردۆگان ئاشکاتەوە هەوڵیدا لە ڕێگەی پێکێنانی کە پارتێکی کارتۆنی لە کوردستانی سووریا جێگە و ڕێگە و نفوزێ پیاکە هەوڵیدا لەسەر مەسلەی کوردستانی ئێران قسە بکە و بە هەر حاڵ کۆنگرەی نەتەوەیی هاتە پێشەوە کە مەسعود بەرزانی سەرۆکی بوو هەمویانی کۆ کردەوە لەژێر چاودێری ڕاستە و خۆی دەوڵەتی تورکیا بوو
بەرحەڵ ئەمریکا بەڕسمی مەسعود بەرزانی وەرەگرت پارتی دیموکراتی کوردستان بە یەکێتی و بە گۆڕان و بە حیزبەکانی تریشەوە سەرباری ناڕەحەتی یان ناڕەزایەتی بەڵام قبولیان کرد کە ئەمە حیزبی یەکەمە براوەی یەکەمە بە هەرحاڵ ئەویش دڵنەوایی و نەرمی نیشاندا کە ئەتوانێت ئەوانی کەش لە نێو دەسەڵاتێکا کە خۆی دایەمەزرێن ئەوان وەرگێ و قبولیان کە لە 1-2 ساڵی ڕابردەوە بە تایبەت لە دوای ئەم ڕێکەوتن نامە ئەتۆمی بینی ئەمریکا لەگەڵ جمهوری ئیسلامی توانای و هێزێکی زیاتری پیاتەوە زۆر بە ئاشکرا ئەمریکاش قبولی کردووە کە نزیک بە 20,000 چەکداری هێزی حەشدی شعبی لە عێراق خەریکن کارەکەن و قاسم سلەیمانی ڕاهبەریانە ئەمریکاش ئەمە ئەزانێ و قبولیشی کردووە جێگا و ڕێگای جمهوری ئیسلامی لە یەمەن زۆر جێگەیەکی ئاشکرا و دیارە لە سووریەکە هیچ قسەیتیان نیە لە جنوبی لوبنان قسەیتیان نیە و جێگە و ڕێگەی جمهوری ئیسلامی هەتا لە نێو حیزبەکانی انتخاباتی سەرکردایەتی حیزبەکانی کوردستانە دەسەڵاتداری کوردستانە جێگە و ڕێگەی هەیە بەم جۆرە جێگە و ڕێگەی مەسعود بەرزانی لە کوردستانە ئەو جێگە و ڕێگەی پێشووتری نییە وە کەوتو هاتۆتە خوارەوە بە بڕوای من سەردانی بۆیە هەرچی حیزبەکانی دەرەوەی پارتی هەیە چوارچێوەیەکی قانونیان دەستکەوتووە کە مەسەلەی دەستور و ماوەیەکی کە لەباری قانونیەوە وادی سەرۆکایەتەکەی تەواوە بێ دەیانەوێ ئایا بەوەی کە سیستم لە کوردستانە لە سەرۆکایەتی بێ بە پەرلەمانی هەر جۆرێک بە هەرحاڵ تۆزێ لەم دەسەڵاتی مەسعود بەرزانی کەمکەنەوە بەوەی کە بۆی درێژ نەکرێتەوە کە من پێم وایە درێژەکرێتەوە دوای لەسەرەوەتوانم قسە بکەم درێژەکرێتەوە بەهانەش زۆرە هەتا بە پێم پرۆژێش بەهانە زۆرە کاتی حربە شەڕە لەگەڵ داعش وەخت فریان ناکەوین سوزانم کوردستان لە نێو هەلومەرجێکی قەیرانێکی داراییایە پارەی زۆرەوێ وەخت بەدەستەوە نییە هەڕەشە لەسەر کوردستانە هەموو ئەمانە کۆمەڵێک پاکتەر و بەهانن کاتوانێ هین بێ حیزبەکانی کەژەتوان قبولیکەن لەوانەیە کۆمەڵێک کەوانە دابنێن بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی مەسعود بەرزانی بە بڕوای من ئەمە مەسەلەی جەوهەریەکەیە نە مەسەلەی دەستور نە هیچ شتێکی تر بەشە دەتوانێت دواتر لەسەر ناوەڕۆکی پرۆژەیە کە ئامادەیان کردووە دواتر ئەگە بیتە سەر مەسەلەی واتە ئەگەرمە قبول بێ مەسەلەی دەستورە ئەوەی کە کەمترین بایەخی هەیە لەم قەزیا خەڵکە نوێنەرانی خەڵکە نوێنەری کرێکارانە زەحمەت کێشانە مامۆستایانە ئەوانە کامور ڕۆژێک هەتا هێزی پێشمەرگەوەی کە شەڕەکەن وەسینیان ناوە بەگولەوە هیچ نەخشێکی نییە باز لەسەر سازان باز لەسەر سازانی و 5 حیزبەیە لە کاتێکە قسەی ئەسلیەوەیە کە ئەگە قەرار بێم کوردستانە پێویستی بە دەستور بێ خۆشیان لە زمانی خۆیان و هەموو ڕۆژێ سەد جار دووبارەیەکەنەوەڵێن مەسەلەی دەستور مەسەلەی ڕەهەندێکی نیشتیمانی هەیە پەیوەندی بە ئایندەی نەوەکانی دوا ڕۆژی خەڵکی کوردستانەوە هەیە باشە کێوی ئیجازەی بە تۆیەوە تۆ بە ناوی خەڵکی کوردستانەوە ئایندەی نەوەکانی ئەم کۆمەلگایە دیاری بکەیت بۆچی بسازانی ئەم 5 نەفەر و تازە ئەمیش 21 نەفەر و وەگەم بەڕێزانش باسییان کە بگەڕێنەوە بە حیزبەکانیان چه ئیجازی بە ئێوە داوە ئێوە لەسەر ئایندەی چارەنووسی مناڵانی ئەم وڵاتە لەسەر مەکتەبیان لەسەر خوێندنیان لەسەر مافی یەکسانیان لەسەر سەرۆت و سامان و نیعمەتیان لەسەر تەواوی شەریحەکانی ژیانی ئەم کۆمەلگایە چێ بە ئێوەی وتۆ چێ ئەم حەقەی بە ئێوە داوە ئێوە بەناوی ئەم خەڵکەوە قانون و بنەمای قانونێک دابنێن کە سبەینێ بێ ئەچێتە تەوق و کۆت و ئەسارەت دەچێتە ملی خەڵکی ئەم کوردستانە بۆیە من مەسەلەکەمەوەیە کە مەسەلەی دەستور نییە دەستور شتێکی زۆر لاوەکیە سەرپۆشێکی ئەمانەتانە کە ڕەهەندەکانی پشتەوە ناتوانێت بشارێتەوە بە بڕوای من تێشێ پەڕێنن ئەوەی کە خەڵکی کوردستانە بێت لەسەر ئەم مەسەلەیە زۆر حەساس بێ بە بڕوای من زۆر مەسەلەیەکی جددیە ئەوەیە کە بە هیچ شێوەیەک سازانی دەسەڵات بێ لەگەڵ خەڵک ئەگە قسێ لەسەر سازانە تازە گەجارانیش باسیەکە بوو لەسەروی کە ئۆپۆزیسیۆن سێ حیزب لە دەرەوەن ئێستا وەش نییە هەمویان لە یەکبەری دەسەڵاتان ئەگە قسە لەسەر سازان بێ ئەبێ سازانی دەسەڵات بێ لەگەڵ خەڵک بەرەیەک بێ ئەوان بەرەیەک بن بۆ ئەمە دەبێت میدیا بخرێتە اختیاری خەڵکەوە دەبێت تەلەڤیزۆن لە اختیاری خەڵکا بێ بۆ هەموو کەس وەک یەک بۆ هەموو حیزبەکان وەک یەک بۆ هەموو کەسانێکی ناسرا وەک یەک بۆ هەموو ساحب نەزەرێک وەک یەک بۆ ڕەهبەرانی کرێکاران وەک یەک بخرێت لەسەر بەند بە بەندی لەم بارەیەوە مناقەشە بکرێ جەدەل بکرێ دوایی وەکو بەڕێز دکتۆر وتی تۆ ئیتیفاقێکەکەیت و خەڵکەکەیتە بەرامبەر کارێکەوە کە خۆت پێشتر ئەنجامت داوە جا خراپت پێ باشە یا خراپتر خەڵکەکەیتە بینی دوڕیانێکەوە کە هیچیانی پێ باش نییە نە ئاگاشی لێتی لە لەگەڵیشیەتی تازە ڕێگەی وەشت لێ بڕیوە کە ئالتەرناتیوێک نیشان بە بڕوای من مەسلەیەکی چارەنووسازە لە کوردستانە
ئەمە بناغی مەسلەی دەستوریەکەیە کە دەبێت خەڵک یەک فاکتەری ئەسلی بێ و ئەگەر قرار بێ سازان بێ دەبێت سازانی دەسەڵات بێ لەگەڵ خەڵک. بەڵێ دکتۆر شاوەجەناب وەڵام من هەر ئیزافەتەن بۆ قسەی بەڕێزان دەستور خۆی لە یەکێ لە پێناسەکانیە عقدە ینی گرێبەستێکە لە نێوان هێزە سیاسەکان لە لایەکە و لە لایەکی تریشەوە گرێبەستە لە نێوان هەم دەسەڵات و دەسەڵات ینی حاکم و محکومە ئەوەی کە ئێستا بەدیەکرێ نە زەمینەکە و نە زەمانەکەی هی ئەوە نییە کە ئێمە بتوانین گرێبەستێ بین ئاراوە هەم گرێبەست بێ لە نێوان هێزە جیاوازە سیاسەکانە و هەم گرێبەستێ بێ لە نێوان حاکم و محکومە. ئێستا کۆمەڵێک هێزی سیاسی ئاەوێت دەستورەکە بخەنەوە ئیسیفتا کە هەمیان لە دەسەڵاتان و دەستور بە مانایەکی تر بە پێناسەیەکی تر ئەو وەسیقە گشتیەیە کە گەمەی سیاسی و ململانی سیاسی ڕێکە خەل ناو کۆمەلگایە. بەڵام ئێستا ئێمە لە خۆناغێک کاژین کە ململانی سیاسی تێنەماوە. 5 هێزی سەرەکیمانەیە هەرسێکیان لە دەسەڵاتان هەرسێکیان بەشدارن لە دەسەڵاتە. و بە دیوەکەی تراوە کاکتای ڕوتی چۆن تۆ بەشداری پێەکە یاخود کاک دکتۆر عابد تۆ چۆن خەڵک بەشداری پێەکەی بۆ هەمیشە لە دوای شۆڕشەکان لە دوای گۆڕان کارە گەورەکان باز بە دروستکردنی دەسەڵاتێکی تەسیسیەکرێت یاخود ئەنجومەنێکی تەسیسیەکرێت بۆ ئیستا لە نێو وڵات دابڕێژێتەوە لە برەوەی قەیرانی پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک ئەگاتە ئاستێک کە شۆڕش ڕۆیە کە ئینهیارێ ڕۆیە لە دوای ئەو ئینهیار و شۆڕشە سەر لە نوێ لە ڕێگای ئەنجومەنێکی تەسیسی و وڵات دروست دەکرێتەوە. بەڵام ئێستا قەیرانێکی زۆر گەورە هەیە لە نێوان خەڵک و لە نێوان حکوومەتە بەڵام پاوان کراوە نوێنەرەتی خەڵک پاوان کراوە و تاوەکو ئێستا ئەزمەکە نەتەقیوێتەوە. بۆیە من هەست دەکەم ئەمە بە جۆرە لە جۆرەکان خۆلایەنە لەوەی کە ئەزمەیەکی سیاسی زۆر ڕاستەقینە هەیە و گرفتی زۆر گەورە هەیە بۆیە ئاەوە لە ڕێگای ئەم گەمە سیاسیەوە درێژە بن بۆ ڕێکوتنە سیاسی کە کردوانە بەژێر کردوانە. مەسلەیەکی تر مەسلەی خەڵک چۆن قساکە خۆ خەڵک خۆی ناتوانە قسە بکە خەڵکیان لە ڕێگەی نوێنەرەکانیەوە قساکە یاخود لە ڕێگای کۆمەلگای مەدەنی و میدیای ئازادەوە قساکە. بەڵام تۆ سیر کە لە ئێستاە هەم میدیا لە 1995 میدیا قۆڕخ کراوە لەلایەن بە مباشر و بە غێر مباشر قۆڕخ کراوە لەلایەن هێزە سیاسەکانەوە و هەم ئەم دەستوری کە دائەنرێەوە ئەو یاسایانە زەمانەتی ئەوە ناکە کە خەڵک شوێنی قسەکردنی هەبێ. تۆ تەسەوەر بکە ئەگەر ئێستا هێزە لە هێزەکان بۆ منەگەر ئێستا گۆڕان ئەگەر لە دەروی ئەم ململانە سیاسی لە دەروی ئەم اتفاق سیاسیە بووە ئەگەر بیویستە هەڵمەتی ڕێخە دژی ئەم دەستورە یاخود هەڵمەتی ڕێخە دژی ئەمە توانین چه هەڵمەتێکی گەورە ڕێک بخە. لە ڕێگای هەڵمەتی گۆڕانەوە چەندین مامۆستای زانکۆ بەشداریانە کرد چەندین ڕۆشنبیر بەشداریانە کرد چەندین میدیاکار بەشداریانە کرد واتە ئێستا نوێنەرایەتی قۆڕخ کراوە بە جۆرە لە جۆرەکان. بەڵام ئێستا هێزێکی سیاسی نیە تەبەنی ئەو بکات کە بڵێ ئەم دەستورە خراپە بۆیە کەسیش کەناڵێکی ئەوی نییە کە لە ڕێگایەوە توانێت تعبیر لەوە بکە ئەکرێت لە باشترین حاڵەتە کۆم بەرنامەی ئێمە قسەکردنێکی تیوری بێت نەچێتە قسەکردنێک کە بچێتە ئاستیەوەی کە بتوانی هەڵمەتی بۆ ڕێک بخەی. ئەمە لەلایەکی تریشەوە من قەناعەتم وایە ئەم شتێک کە نانراوە گرێبەست بۆ ڕێخستنی پەیوەندی سیاسی و بۆ ڕێخستنی ململانەی سیاسی نێوان هێزە سیاسەکان هەڵگری هەموو ئەو گرفتانەیە کە دەستوری عێراقیەتی دەستوری عێراق چەندین گرفتیتیایە بۆ لەبەرەوەی عێراق وڵاتێکی نامتەجانیسە وڵاتێکە شیعیتیایە سونیتیایە عەرەبیتیایە کوردیتیایە چەندین هێزی جیاوازیتیایە بۆی دوجار چون دەستوریان دروست کردووە کە دەستورێکە لە هەموو شتێکە بەس لە دەستور ناچێت. بەڵام لەگەڵ ئەوەشتا تۆ جگەلەوەی لاسایی ئەم دەستورەت کردوەوە لە کاتێکا کوردستان مەفروزە وڵاتێکی متەجانیز بێ دەستورێکی مۆدێرن دابنێ دەستوری دابنێ وازەح بێ هاتووی لایەنە باشەکانی ئەو دەستورەش ڕەت کردوەوە جارێکی تر. قسە لەسەر مەسەلەی بە پەرلەمانیکردنی دەستورەکرێ قسە لەسەر ئەوواکرێ کە بێ سیستم لە کوردستانە سیستمێکی کۆماری بێ بۆ نمونە لە مادەی یەکەم ئاڵێ بێ سیستمی سیاسی هەرێمی کوردستان سیستمێکی کۆماری بێ. ئەسڵان کۆماری خۆ ناو نییە کۆماری ینی کاتی خۆی ئەم وشەی کۆماری وشەی مەلەکی لە ئەوروپا و لە ئەمریکا زۆرتر قسەی لەسەر کراوە لە بەری دوو جۆر دەسەڵاتە بۆ دەسەڵات یا مەلەکی بووە یاخود جمهوری بووە. بەڵام ئێستا ئێمە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە کوردستانە لە بەردەم جۆرێکی تری دەسەڵاتین کە دەسەڵاتی جمهوری ویراسیە واتە ئەو دەسەڵاتەیە کە بە ناو جمهوریە بەڵام لە واقع ویراسیە. ئێستا بۆنمە لیبیا سووریا یەمان عێراقی پێشوو تەنها ئێستا لە کوردستانە بە حساب وڵات جمهوریە بەڵام بە فعلی وڵات تەوریسی سوڵتا ئەکرێ. ئێمە لە کوردستانە پایە دەسەڵاتەکانی پایەت سەرەکیەکانی دەسەڵاتی تەنفیزی تەوریسی سوڵتەی تیاکرێ. واتە تۆ گرفتەوە نیە ناوی سیستمی سیاسی هەرێم ئەنەی ناوی جمهوری یاخود پەرلەمانی چۆن ئەو زەماناتانە دانی کە دەستور لە کوردستانە ئەو شتێکە ناونرێ کۆمار لە کوردستانە بە شێوازێ تەفسیر نەکرێت کە وەکو تەوریسی دەسەڵات لە کوردستانە تەسبیت بکەیت واتە بێ ئەو زەماناتانەشدا بنیت کە ڕێگە
تەوریسی سوڵتە هەبێ بۆ نمونە تۆ نمونەی ئەمریکا داست کرد لە ئەمریکا سەرۆک و جێگر بوویان نییە لە یەک ویلایەت بن تۆ ئەتوانێت لەناو ئەم دەستورایە زمانی ئەوە بکەیت کە نەک سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی ئاسایش لە یەک خانەوادە بن بەڵکو نابێت لە یەک پارێزگاش بن تۆ ئەم شانۆ هیچی نەکردووە واتەی چیەکەی یەک تەسبیتی ئەو حاڵەتاکی کە ئێستا هەیە کە حاڵەتی اتفاقی سیاسی نێوان 5,000 بەڵێ چێنە ناوبڕێکەوە گەڕێنەوە بینەران دوایەم ناوبڕا گەڕێن و درێژە بە مناقەشەکەین. جارێکی تر سڵاو گەڕێنەوە بۆ قسەکردن لەسەر مۆزوعی دەستوری هەرێمی کوردستان و پرۆژەیە کە هەیە. دکتۆر عابەت پرسیارێکم هەبوو دەربارەی ئەو نەخشە ڕێگایی باسە کرد کە مەفروضە کاتێک دابنرێ لەو کاتەیە مەسەلەن خەڵک تێوە گلێنرێ لە ڕۆشنبیری دەستوری و تێبگەن لەوەی کە ئەو مافۆرکانی بووان تەسبیتەکرێ و جێگیرەکرێت لەو وەسیقەیە کە پێوترێت دەستور ئیشی زۆر گرنگە. بەڵام ئێمە 5-6 ساڵە لە هەرێمی کوردستانە ئەم دۆکومنتە هەیە لە سەردەمی پێشووتری سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان بیرمە کەمال کەرکووچی داوای ئەوەی کرد کە بکرێتە بواری سیمینار و کۆڕی جەماوەری ئەو جۆرەشتانە چەند ساڵە ئەم وەسیقەیە لەسەر ئەنتەرنێتە لە پیجەکانی سایتی پەرلەمانە هەیە ینی مەسئولەتی خەڵک خۆیەتی کە بچێ بە دوای ئەمانە بڕوان مەسئولەتی نخبەی ڕۆشنبیری و نخبەی میدیاییە کە بچێ بیکا بە مەیدانی گفتوگۆ و مناقەش و ئاڵوگۆڕی بکەن ینی ئەمان چی بکەن حزبە سیاسیەکان چی بکەن کە مەسەلەن 5-6 ساڵە تەرحیان کردو و داواشیان کردو بەردەستی شخص و شانەتە بەردەستی خەڵک بەس خەڵک ئامادەنی و ئینترستی نییە بۆ بە ڕۆشنبیریکردنی خۆی لەسەرەوەگرە. بەڵێ ڕاستی شەکەوەیە بێ خەڵک زەمینەی بەشدارکردنەکەی بۆ بسازێنرێ نەک هەر مجارڕەتەوەی تۆ دەقەگەلی گەڕی ترخچەی خوێنێتەوە بیخوێنێتەوە چێ ناخوێنێتەوە بە کراوە بێ. سام من یەک نمونەت بۆ لە ئەو نەخشە ڕێگایەکێک بۆ نمونە لە عێراقا مادەیەک لە مادەکانی قانونی ئیدارە عێراق وەک مەرحەلەی ئینتیقالی کە نەخشە ڕێگایەک بوو بۆ دانانی دەستوری 2005 مادەی 6 ئەڵێ جەمعی وەتانی کە بریتی بوو لە سوڵتەی ئەبا بڵێن تەسیسی یا جەمعی تەسیسی دانانی دەستورەکە و دیژنەکە لەو دیزنەی دەستورەکە لەوە ئەڵێ جەمعی وەتانی مولزەمە بەوەی کە هەستێت بە مشاورەکردن و پێداویستی دابینکردنی مشاورەکردنی خەڵکو و وەرگرتنی ڕێی خەڵکو و بەشداریکردنی کۆمەلگای مەدەنی لە نووسینەوەی دەستورەکە ڕاستە ئەم مادەیە بەهۆی ئەو فترە زەمەن یەکەمەی کە لە بەردەم لیژنەکە و لە بەردەم جەمعی وەتانی شابوو بۆ ئەوەی کارەکەی تیاجامدا بەڵام جەمعی وەتانی وەک سوڵتە ملزەمە بەوەی زمینەی بۆ خۆشکە کاڵی زمینەی بۆ خۆشکە ئەمە بخەرجی ئەوێ ئەمە ڕێکخراوی ئەوێ کە تەطعیمیکەی بە چی بڵاو کاتەوانی ئیش بکە کار بکە ینی ئەوەیە قەزێکە ینی تەنها تۆ دەقەکەلی گەڕێ خەڵک بخوێنێ خەڵک دوا بە دوای کاسبەکەی خۆی ئەگەڕێ نەک دانیشە بەڵام کە تۆ هات زمینێت بۆ سازان خەرجیت بۆ خەرج کرد هێزێکی بەشەری زۆر لە میدیاکان و لە ڕاگەیاندنەکان و بە تایبەتیش ئەوەی کە ئەهلیە ئەوەی کۆمەلگای مەدەنیە نەک ئەوە بێکە بڵێن سەر بە حیزبەکان بێ ئەم منەزەمانە و ئەم ڕێکخراوانەوەم هێزانە هەستان بۆ عملی مساقفە دەستوریە ئەجا دواتر ئەم وشیارکردنەوەیە زەرورەوە ئەبێ چێ بیکابێ سوڵتەی بەرپرس لەو کاتەیە کە لە کردداری دەستور پرۆسی دەستوردانانەکە ئەبا بەڕێەوە یەک شت بینەس ئێستا بۆ نمونە لەم ئێستا ئەکرێ بڵێن ئەم یاسای 16 2010 نەخشە ڕێگایە بوو بەڵام هەموو نەخشە ڕێگاکە نەبوو بەس بۆ مەسەلەی نووسینەوەکە و تەصدیقکردنی لە پەرلەمانە ئەم ئێستا ئەم یاسایی ژمارە 4 ئامادەکردنی پرۆژەی دەستور ئەبێتە نەخشە ڕێگا بەڵام ئەم یەک مادەیتیانە بڵێ خەڵک بە شێوەیەک لە شێوەکان بەشداری پێ ئەکرێ لە منە 3 مانگ لەبەر دەم لیژنەیەکە ئەو لیژنەیەش هەموو ئەو نوێنەرانی تایەکە کە لە دەسەڵاتان نوێنەری ئەو حیزبانەیە کە لە دەسەڵاتان بەس ئەوانەی تر ئەمادەیەکی تریات نییە شتێک بۆ خەڵک بێڵێتەوە لەم 3 مانگە عەلەقە لەم 3 مانگ ئەمە ڕاستیە زەمەنی ئەوێ ئەمە لە ڕاستیە خەرجی ئەوێ بۆی خەڵک بەشداری بکە جا پاشەوەش کۆمەڵک بڕگە و مادەی غامز یعنی بۆ نمونە لە دەستورە لە هینەکە لە یاساکە ئاڵێ بە تەوافق لیژنەکە بە تەوافق بەس تەوافقیشە تەوافقیوانی کە لە لیژنەکان و تەوافق خۆی سیغەی چییە ینی ئەمە ئەکرێتەوە بڵێ ئەغلەبیە یعنی یا مطلقە یا نسبیە سولوسین 2 لەسەر 3 ئەندامەکانە یا ئەغلەبیەشی خاص دیاری ئەکرێ بەڵام تەوافق سیغەی دەنگدان نییە
يعني ئەکرێ بڵێ ئیجماع باشە بەس تەوافق سغەی دەنگ نایە ئەمە تعدیەتە لە وشەی تەوافقانی تەنها ئەوەیە کە ئەو هێزانەی لەناو بڵێن پرۆسی دانانەکەن و لە نێژنەی دەستوریەکان بێن کۆمەڵێک ئاڵوگۆڕ بکەن بە ئیمتیازاتی جیاجیا ئەم تەنازول کالەوە ئەو تەنازول کالەوە و دوجاریش پرۆژەکە تێپەڕێن لەبەرەوە دەگەر ئەمەلیان سێری کە و هێزانە و پێنجزە ینی باگەر بیرکاریانە و ماتماتیکانە سێری شتەکە بکەین ئەین لەسا تقریبا هەشتای دەنگدەرانی هەرێمی کوردستان دەنگیان ناوە بەوانە و متمانیان ناوە بەوانەوانش یعنی و مافە بەخوانیان کە هەڵبژێردراوی خەڵکن جارێکی کە لەسەر وەسیقەیەکی تازە ڕێبکەنەوە بۆ خەڵکی کە دەنگی پیاون زۆر سواس ئێستا هەر شتێک بە نرخی خۆیەتی کاک توانە من بەبستم چییە دەنگ وەکو پارە وایە متمانەی حیزبە سیاسەکانی پێکرد یا حیزبەکان لە ڕێگای دەنگەوە متمانە وەرەگرن بۆ کارێک ئەم پەرلەمانە متمانەی وەرگرتۆ بۆی 4 ساڵ تەشیع بکە نەک دەستوردا ئێستا ئەمە لە من بەبیرم یە دوای هەڵبژاردننی 21 2013 گۆڕان هاتبووی لەبەرەوەی من زۆری نەمهێناوە لە پەرلەمانە بیتر لە محافظەکانی شابێتر دەستکاری محافظەکانیش بکرێ و دەسەڵات بکرێ لە محافظە کاگە تۆ دەنگت هێناوە بۆ پەرلەمان بۆ پەرلەمانی کوردستان نەک بۆ ئەنجومەنی محافظەکان ئێستا هەمان ئەو سەودایە کە حیزبەکانی ئەمەکات دەنگ هاتووە بۆی تۆ پەرلەمانی پێبەری بەڕێوانێ وە یاسای پێدابنی لە مایم 4 ساڵەیە نەک دەنگی دێنابێ بۆی دەستور دابنی ئەمە ئیشکالەکە پارەداێکی بڵێ پێ شتێکم بۆ بچ شتێکتر بۆ ئەو باشترە من لە مەساعەتی تۆ باش بۆیە هاوڵاتی کە بیرەکاتەوە بەڵێ قسەکەی کە هاوڵاتی بیرەکاتەوە من دەنگ ئەدەم بۆی کە حیزبەکەم نوێنەر بێ لە پەرلەمانە بەڵام کە کاتێک دەنگ ئەدەم بۆی هێزێکی سیاسی دیاریکراو دەستورم بۆ داانیم ئەم بیرکردنەوەی جیاوازە بێ هەر لەبەرەوەم هەر شتە و نرخی خۆی هەیە هەر شتە و سەودای خۆی پێوەکرێ ناکرێت ئەو دەنگی بۆ پەرلەمانی ناوتە بێنی بەکاریشی بێنی بۆ دامەزانی دەستور من یەک شتیکەت بۆ بێنم مادەیەک لە قانونی قانونی ژمارە 16 2010 بوو ئەیوەچی لە مادەی دووەمایوایە ئەڵێ پەرلەمانی هەرێمی کوردستان کە لەنەوە دووە هەبوو خولی یەکەم سوڵتەی تەسیسی دەسەڵاتی دامەزاندنی دەستوری هەیە لە کاتێکا و پەرلەمانە بۆ 3 ساڵ بوو لە کاتی خۆیان وە لە 2005 شەرعیەتی نەما بوو کە چێم هاتووە لە 2010 ئەوە زیندووە کاتەوانێ نەک مشکلەکە ئەوەیە نەک هەرتووە ئەم دەنگەدا بەکارهێنی بۆی وەزیفەی تری پێ بکەیت دوای مردنی ئەو مؤسسەیەش دیسان و دەنگەکەشی کە مردووە لە ڕووی سیاسیەوە بەسەر چووە مؤسسەکە خۆی نەماوە خولی یەکەم هەر نەماوە ئەیهێنیتەوە دیسان و شەرعیەتی دانانی دەستوری پێبەخشی ئەمانە هەمووی کۆمەڵی ئیشکالن کە من ئەیبینم لە توانە ئەوەی کە دکتۆر عابد ئاماژەی پێیانی نمونەیەکی زۆر جوانە بۆی بکەین بە بەراورد ینی لە سیوەکی 2005 سیوەکی 2005 کە جەمعی وەتانی دروست کرا ئەرکی چی پێسپێردرا ئامادەکردنی ڕەنجوسی دەستوری پێسپێردرا دیقەت بن لە سیوەکی یەکەوە هەتاوەکو 16 ئەم گەڕاوە بە شار و شارچەکانە ئێستا بۆ نمونە ئێمە کات لە زانکۆی سلێمانی لە هۆڵەکەی هۆڵی زانکۆی سلێمانی ئەو کات ینی هەوڵی ڕاپەڕین بڵێ دایان جار کوبنەوە ئەکرا نوێنەر هاو لە بەغداوە داواکاری خەڵکی وەرەگری خوێنکاری وەرەگری مامۆسای وەرەگرت پرس و ڕای پێکردن 8 مانگ 7 مانگ گەڕا بەسەر شارەکان ئاگەڕات دەنگ و ڕێی خەڵکی وەرەگرت اینجا دوایی تا 15 ڕاپرسی لەسەر کرا و لە مانگی 12 هەڵبژاردن کرا بۆ سەر لە نوێی سەرجەم دامەزراوەکانی تر لە عێراقی باشە تۆ گلەی لە بەغداکەی لە دیوێکی ترا لە دیوەکی ترا تۆ بە 3 مانگ ئەتەوێت ئامادەیکی من ئەم قسەیە ڕبتەکەم بۆ قسەیە کە کاکتار ئاماژەی پێ بەڕاستی جێگەی سەرنجەویش ئەوەیە کە ئێستا بەشێک لەم هێزگەلی کەتر هەیە بێجگە لە پارتی دیموکراتی کوردستان درک بەواکەن کە وەکۆڵین شەمەندەفەری بارزانی ئەبێ بێت و بڕوا ئەبێت ئەبێ مودەکەی بۆ درێژکرێتەوە ئەیانێت چی بکەن گەمەکە بەم شێوەیە لە بەرامبەر درێژکردنەوەی ویلایەتی بارزانیا بۆ ویلایەتێکی تر جا دەستوری بێت یاخود تعدیل بێ لە یاساکەیە شتێکی تردا بنێن کە ناوی دەستورە بە حساب گریمانی ئەوە بکەن ئەگەر دەستورەکەمان دانا بەشێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەمەکرێتەوە بەس باوەڕ بکەن ئەمە گریمانەیە کە 100% پێچوانەیە ئەوش ئەوەیە کە تۆ ئێستا ئەتوانیت بە سەرۆکی هەرێم بڵێ سەرۆکی وادە بۆ درێژکراو ویلایەتەکەی نایاساییە لەبەرەوەی کە لە دەرەوەی دەستورە بۆ دەستکاری کرد بەڵام کە تۆ گرێو لەسەر ئەوە بکەیت تەنها کە ئێستا میزاجی عامیان بۆ ئاراستەیە پێشتریش ئەمەمان باس کرد کە واسکەی کە سەرۆکێک لەناو پەرلەمانە هەڵبژێردەی تر وڵاتە بێتە شامی شەریف و هیچ گرفتێکی بۆ نامێنێ ڕێک گریمانەکەی پێچاو نابێتەوە بەڵام بە نەتیجە چێ زەڕی بە ئەم حاڵتایەت خەڵکێکی کە بێ ئاگایە لە هەموو ئەم کارکتەرانە وەکالەتنامەیەکی هەتاهەتایی کراوەتەوە بۆی کە حیزبە ئیتر لەسەر ئەنجومەنی ناوخۆی ئیداری لۆکاڵی بێت لەسەر ئاستی پەرلەمان بێت لەسەر ئاستی مامەڵەکردنی بێت لەگەڵ حکوومەتی ناوەندا وەکالەتێکی ڕەهای بەخۆی کردوەوە بە ئارەزوی خۆی گرێی لەسەرکات دەڵێ من نوێنەری ئەو خەڵکم بۆیە
يعني هەر لە ئەساسەوە ئەم فەرەزەیە خۆی فەرەزەیەکی غەڵەتە واگەر دیقەتیش بێ ئەم تهدیدکردنی ماوەی 3 مانگە کە خۆی نازانێت کە 3 مانگەکە لە مانگی 8 کۆتایی هێت لەگەڵ ئەگاتە مەرحەلەی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کە لە 1970 2015 کۆتایی هێت یعنی تۆپێکە فڕیاوەتە ئەو ساحەیەوە بۆ مانگی 8 بەڵام خۆشی نازانێت بە چارنووسی بە چێ بێت یعنی یەکێکی تریش لە تێبینەکان دیسان قسەکردن لەسەر ئەو سازانەی کە پێشتر باسمان کردو ئەم سازانی جمانایەکی نییە چکە خۆی نازانێت چی لە سازانەوێت و من دڵنیاشم ئەگەر تەوافق بێت دەنگدانی تیانە کە دەنگدانی تیانە بێت کاتە نە تۆ پێویست بە زۆرینە و کەمینەیە نەپێویست بۆ هەیە ئەم هێزە حوتی هەبێت و ئەم پێویست ئەم هێزە دوانی هەبێت من پێویستی بە تەسویت هەیە جارێکتر ئەم لیژنەیە چیەکات ڕژنووسی دەستورەکەیێنێتەوە یەک دنیا حەشوی بۆ زیاکات وەرەقەیتری بوێنێ ئەیخاتەوە ناو پەرلەمانە بێت چی لێ بکات اینجا پەرلەمان لە وڵای مەقینا بە زۆرینە و کەمینە تێپەڕێنین یعنی ئەم لیژنە 21 کەسیە هیچ ناکات تەنها قسەی خۆیان کۆکەنەوە بۆ خۆیان دەردەشەیەکی هاوڕیانە چۆن ئێمە لێرە چەند کەسێکین دانیشتین بۆ خۆمان باسی دەستورەکەین بە هەمان شێوان باسەکەن دەردەشەکە دیسانە تۆپەکە فرات و ساحی پەرلەمان خۆی بە حساب فکرەکەی فڕیاوەتە دەستی لیژنەیەکە و بۆی خۆی لە کۆڵی مشکلێ بکات یعنی وەکو تۆپێک ئاگری وایە نازان کامیان چی لێکن چونکە ئەسڵن کەیسەکە دەستور نییە و دەستور لەم لەحظەیە تعبیر ناکە لە حاجەیەکی اجتیماعی چونکە ئەم دەستورە ناتوانانی ئیزافەیەکی تازت بۆ بکە شتێکت بۆ حەزف ناکات کە هەیە شتێکت بۆ ئیزافە ناکات کە نییە کەواتە تۆ جسمێکە تەنها ئەرکی ئەم دەستورەکە چیە ئاعترافکردنە بە ئەمری واقع بەڵام لە بینی دوو قەوسە سەرۆکی هەرێم بە پلەی تایبەت لەبەرەوەی کە زروفێکی تایبەتی هەیە پەیوەندی بە ویلایەتی سەرۆکی هەرێم بەڕای من هەر ئەوە کە من پێشووتری ژوتم ئەگەر ئێستا بۆ نمونە مەسعود بارزانی 2 ساڵی بمایە وادەی سەرۆکایەتێکی تەواوی ئەسڵ نەباسی دەستورە بوو نە هیچ میدیاکانیە گرت و نە کەسیش قسەی لەسەر کردویش بەحسیشی ناکرا بەس بەپێ ئەو هەلومەرجە تازەیە کە هاتوۆتە پێشەوە بەپێ ئەو تەوازن خوا تازە هاتوۆتە پێشەوە کاتی نزیک بۆتەوە ئەم حیزبانەی دەرەوەی پارتی ئەیانەوێ بڕێک ئیمکانات و توانا و سەلاحیەتێکی مرکزی کە بە دەست پارتیەوەیە کەمی کەنەوە بۆ خۆیانی بەرن مەحدودی کەن تەحجیمی کەن ناڕەحەتن بەو کۆنتترۆڵ و بەو پاوانسازیە کە ئەوان هەیەە ئەمە مەسلەی ئەسلیە ئەجینا ئەگەر بێت و باسی دەستور ئەتوانێت باسێک بێت ئەگەر زمینە مادیەکەی هەبێت لە کۆمەلگادا و بەڕاستی کۆمەلگا احتیاجی پێ بێ وەڵام بە قەزەیەکی سیاسی قانونی جددی کۆمەڵایەتی باتەوە لە کۆمەلگایە بۆ هەموو کە زەبێ بە جێگەی باس وەکو ئێستا بڵین معاشی مانگی 4 دەن حچی خەڵکی سەرنجێشێتە سەر میدیاکان بزان کێدرێ لەبەرچی لەبەر حاجەیەکی زەروریە مەسەلەی دەستور ئەمە نییە بۆ خەڵک ئەم جێگە و ڕێگەی نییە خەڵکی سادە زۆر باشەزانێ کە ئەو شتێک کە ناوی پەرلەمانە هیچ دەسەڵاتێکی نییە هیچ نەنوێنەری خەڵکە بە بڕوای من نەنوێنەری خەڵکە ئەوەش کەوتە لە ساهشتا خەڵک دەنگی پێداوە لە وڵاتێکا کە بە میلیشیا داگیری کردبێ لە وڵاتێکا کە سەدان کۆمپانیای شخصی نەوت پاڵاوتنی نەوت هەبێ بیرە نەوتی شخصی نەوت هەبێ بگرێ بەستی نەوت هەبێ لە دەرەوەی نە پەرلەمان نەدەسەڵات نە هەر شتێ ملیاردها دۆلار لەم سەرۆت و سامانی ئەم کۆمەلگایە لە دەستی کۆمەڵێک کەسی دیاریکراو قەتیز ما بێ و هەموو میدیا بەدەست ئەوەوە بێ لولەی چەک بەسەر سەری خەڵکەوە بێ هەڵبژاردن لە کۆمەلگەیەکە بەس فریوکاری هیچی تر نییە بۆیە بەڵام ئێستا یەک مەسەلە هەیە واقعاً سیستمی دەسەڵاتدارێتی لە کوردستان یەک کێشەی گەورەیان هەیە تا پێشووتر قبولیان کرد و مەسعود بەرزانی سەرۆکیان بێت ومانج لە پەنا ئەوە بن ئەمە زمینەیەکیش گونجا بوو بۆی کە مەسعود بەرزانی ئەم دەورەی ببێ لەبەرەوەی کە منافسی مێژوویەکەی کە جەلال تاڵەبانی بوو بە هەر دەلیلێک بێ لەو کایە سیاسیان نەماوە ئەوە چەلانیش کە پێشووتر بوو ئەوش لە زیندانە کۆمەکی کردو بەوەی کە ئەم وەک ڕابەری بۆرژوازی کورد لە ناوچەکە و لە کوردستانە دەربکەوێت سەم مەوقعاتە هاتوۆتە خوارەوە جارێکی تر ئەمانیانەیە گۆشەیەک لەمە وەربگرن دەناتۆ تەماشاکە بزانێ یەک کەسێک لە کوردستانە بەم حیزبانە هەر هەمویانەوە باسی ناوەڕۆکی و دەستوراکەن باسی حقوقی ژنەکەن من وتم ئەگەر بەپێ ئەم دەستورە زۆر کاڵ و کرچ و کۆنە پەرستانەیە کە لەسەر بناغەیەکی قەومی ئیسلامی دامەزراوە وەکو بۆڵەترەیەک کە هەموو دەنکەکانی بە کاغەزی مەسیحی کلدانی تورک عەرەب ئەمانە چنراوە وەکو ئینسانەکان لە باتەوەی بە ناسنامەی هاوڵاتی بوونیانەوە لە جوغرافیایەکی دیاری کراوە بژین سربەخۆ لەوەی دینیان هەیە نیانە مەسیحیە یەزیدیە کوردە عەرەبە هەچیەکە بەڵام وەکو هاوڵاتی لە جوغرافیایەکی دیاری کراوە بژین لەباتی ئەمە چوارچێوە و
و ئەمە میتۆدی نووسینی ئەم دەستورە بێ لە بناغەدا بەشەرەکانی لەسەر تایف و قەوم داناوە ئاکامی ئەماگە تەماشای دەستوری عراقکە تەماشای کارەساتێکە کە لە عێراقایە لەسەر ئەم بناغەیە ئەو دەستورەش نووسراوە چێ ئەتوانێ ڕقەمی سیارەکەی هی ڕۆمادی بێ لە نەجەف ڕایگرێ چێ ئەتوانێت ڕقەمی سیارەکەی هی بەسرا بێ لە ئەنبار ڕایگرێ چێ ئەتوانێت هەتا ڕقەمی سیارەکەی کورد بێ لە مەدەقەی عەزەمی بەغاڕێک هەموو دەستورە لە دنیاە یعنی ڕنگانەوەی واقعی کۆمەڵایەتی و سیاسی و کولتوری و کۆمەلگەیە یعنی ئێمە لە کۆمەلگەیەکین کە تا خۆی لە ئەرزی واقع هاوڵاتی بوون وجودی نییە یعنی هاوڵاتی بووم ئەنا غربی کە تۆی شارەتی پێ وجودی نییە ناچاری تۆ بگەڕێتەوە بۆ شوناسنامانەی کە کۆمەلگەکە هەیە لەبەر ئەوەی تۆش لە کۆمەلگەیەکای لەسەر کورد بوون کوژراوی کۆمەلگەیەکای خەڵک لەبەرەوەی تورکمانە حقوقی زەوت کراوە لە کۆمەلگەیەکای کابرا مەسیحیە داعشەی کوژێت تۆ ئەم شوناسنامانەی کە تا ئێستا لەسەری قەتڵ و عامەکرێی ڕاوەندڕێی حقوق زەوتەکرێ ناچاری جارێکی کە احتیفاظی پێوەکەیت و پارێزگاری لێ بکەیت ئەبێ دەستورێک بنووسرێتەوە کە پێشەوەی ئینسانێتم بپارێزێ لەگەڵ ئینسانێتیش شوناسنامەکەی تریشم بپارێزێ کابێتە مایی کوشتن و ڕاودونان و زەوتکردنی مافەکانم ینی ناکرێ ئیشارەتی ئەو شناسنامە قەومی و دینی و تایفیانە جێ نەکرێتەوە بڵێن لەبەرەوەی ئێمە هەمومان ئینسانین ڕاستە ئێمە هەمومان ئینسانین بەڵام واقعێکی تریشەیە کە شناسنامەکانی تریشمان لە ژێر هەڕەشایە کاکەتوانە چارەسەری زوڵمی قەومی هەڵگرتنی زوڵمی قەومیە چارەسەری شەوسانەوەی قەومی هەڵگرتنی شەوسانەوەی قەومیە چارەسەری هەڵاواردنی ڕەگەزی هەڵگرتنی هەڵاواردنی ڕەگەزیە لە شتێکی کە ئەو نەسیجی کە تۆ باسیەکەی من پێم وانە لە هەموو گۆی زەویە هیچ وڵاتێک بەقەر ئەمریکا ئەقوامی تیابێ و ئەدیانی تیابێ بەقەر ڕەوانەیە دوو ئەوەی دانیشتوانی خەڵکی کوردستان بەس چینی تایە لە فارسەوە بگرە لە عەرەبەوە بگرە ڕاستە بە ئەمریکا بەقەت دوو ئەوەی هەرێمی کوردستان خەڵکی تا کوژراوە تا مافانی تا تەثبیت کراوە بە شەڕی ناوخۆی درێژە ڕۆشتووە بە دەهرەوە ینی ئەمە ئەبێ بە هیچ دوو قەڕن لەمە پێشەوە بین و پرسیارەکە ئەوەیە لە کۆمەلگەی کوردستان بۆ ناکرێ بۆ نابێ لە باتی ئەوەی کە ئەم جوغرافیا دیاری کراوە جا سنوورەکەی هەر شوێنەکە بە هەر حەڵە و قەزەیەکی ترە دانیشتوانی کۆمەلگەی کوردستان هاوڵاتی یەکسان و ئازادی کۆمەلگەی کوردستانن چوتێتی تۆ ناسنامەی کە حەزەکەی بە کوردی قسە بکەی یا کوردی یا تا شانازی پێوەکەی یا شانازی بە تورکمان بوونی خۆتەوەکەی قودسیەتی دینی خۆتە تێ چوتێتی میکە منەڵێم ئەگەر تۆ ئەم ناسنامانە لە بەرامبەر یەکتریە ڕابگری ئەمە پرۆژە نین بۆ چارەسەرکردن پرۆژن بۆ پێکەڵبژانی قەومی کوردستانی عێراق ئێستا پێشەوەی پێویستی بە دەستور بێ پێویستی بەوەیە کە جوغرافیاکەی پێناسە بکرێت بێ بە دەوڵەتێکی سربەخۆ دەنا هەر دقەیەک ئەو ناسنامە قەومی کە کورد و عەرەب و شیعە و سونیان بەیەکەوە داناوە و ئیمکانی نیە ئەمە لە بەرامبەریەکە لە یەک منجەڵا بکوڵێن هەمیشە مەترسی تێکەڵچوونی تایفی و تێگەڵچوونی قەومی هەیە ئەم شەڕە ئەگەر تۆ توێ لە جوغرافیاکە واقعەن جێگەی ئازادی خوازان زیندان نەبێ واقعەن شعر نووسین ئەدەب دراما هەر جۆرێک بەشەر ئەتوانێت تعبیر لە داهێنانێکە هەیەی بیکە بە ژن و پیاوەوە ئەگەرێت هەیە ئەوە بێ نابێ هیچ ناسنامەیەکی قەومی و ئاینی و ئیدیۆلۆژیکی بێ بەو کۆمەلگا هیچ ئیدیۆلۆژیەک کۆمەلگا نابێ ئیدیۆلۆژی هەبێ دەسەڵاتێک کە دروستە بێ دەستورێک کە دروستە بێ نابێ هیچ ئایدۆلۆژیەکی هەبێ هیچ ئایدۆلۆژیەک بەشەرەکان ئازاد و یەکسانن لە بەرامبەر قانونە ئەو هەموو قومیاتە هەیە لە کۆمەلگەی ئەمریکیا ئێستا خەڵکی کوردستان وەخت من چێ ئەو کاچێتە بەریتانیا ماوەیەکی دیاری کراوە ئیمتحانێکی بەسیتەکەن بۆ زمانەکە ئەڵێ من هاوڵاتی یا لە 2 ساڵە لە سوید ئەبێ بە هاوڵاتی سویدی لە دوای 16 ساڵە بۆ هەیە خۆی کاندید کە بۆ ڕێز و زەراگەر دەنگ بێنێ هاوڵاتێکی ئازاد و یەکسان و بەرابەرە لەگەڵ هەر هاوڵاتێکی تری سویدیە هەر ئەو چەسانەوانەی کە تۆڵێ و پاکتاوی ڕەگەزیی تۆڵێ ئەو ئەنفالی کە تۆڵێ بەڕاستی ئەوە یعنی ئەوە وا ئەکات کە کۆمەلگەی کوردستان شایستەوە بێت لە کۆمەلگەیە کابژی تر لەسەر کوردبوون نەکوژرێ لەسەر تورکمان بوون نەکوژرێ لەسەر مەسیحی بوون نەکوژرێ حەزەکەم من پشتیوانی قسەکانی کاکتارم تۆ بۆ ئەوی لە وڵاتێکە هەوی قەومی پارێزراو بێ هەوی دینی پارێزراو بێ هەوی مەزەبی پارێزراو بێ نابێت دەوڵەت هەوی هەبێ دەوڵەت هەویە سفەتی ئینسانە سفەتی دەوڵەت نییە و پەیوەندی نێوان دەوڵەت و ئینسان پەیوەندێک لەسەر ئەساسی هاوڵاتی بوون دامەزراوە نەک لەسەر هەویەکەی ئەمە دەستورە هەوەیە بە هەوی دینیشی پێبەخشێ و هەوی قەومیشی پێبەخشێ لەبەری لەسەر هەر دەبێجەکای باز دەواکە باز لە شۆڕشی کوردەکە بۆ نمونە تۆ کە کوردستانە کرد بە هەرێمێک زۆرینەی کوردستان کوردە زۆر دەوازە هەوی کورد پارێزراوە
کە ناود نا کوردستان بە هەمان شێوە دین زۆرینەی خەڵکی کوردستان مسلمانەوە زۆرینەشی سنەیە بەڵام تۆ کە هەوێت پێبەخشی زوڵم لەو کەساناکی کە هەوی دەوڵەتیان نییە بۆیە من قەنەعەتم وایە دیموکراتی ئەگەر وەکو پرینسیپێ تەماشایکەین نابێت دەوڵەت هەڵگیری هیچ هەوێ بێت نەهەوەی قەومی و نەهەوەی دینی ئەوە مۆزوعێکی تر مەسەلەی ئەو قسانی کە کرا سەبارەت بۆی هاوڵاتی چۆن بەشداری بکالەوەی کە بڵێ من دەنگ هەیە لەم دەستورە ئەڵبەت هاوڵاتی خۆی بوونەوەرێکی بێدەنگە دڵنیا بە ئەگەر ئەو کاتێک کە استفتا لەسەر دەستورەکەن ئەگەر دوو معاش بن بە هاوڵاتی دەمی دەنگا بە دەستورەکە دەبری سایکۆلۆژیای باشە ئێستا ئێمە لە قۆناغێکین ئەم قۆناغە سایکۆلۆژیای خەڵک لەم سێمانگا سایکۆلۆژیای دەستور نییە شەڕی داعشمان هەیە ئەزمی مادیمان هەیە و پێکاتێکی گەرمایە بەڵێ پێکاتێکی سیاسی دروست بووە ینی اتفاقێکی سیاسی لە نێوان هەمویانە دروست بووە ینی تۆ بۆی بزانی هاوڵاتی چەند زۆرجا غەدری لێکرێ تەماشای ئەو هێزە گەورەیە بکە کە نخبەی سیاسی لە کوردستانە هەیەی بەرامبەر ئەو لاوازی ئەو نابوتی کە نخبەکانی تر هەیەە لە ساڵی لە مانگی 11 2013 گۆڕان هەڵمەتێکی کروتی بێ محافظ بگۆڕێ لە کاتێک هێشتا انتخابات نەکرابوو انتخاباتی محافظە نەکرابوو واتە لەسەر ئەساسی انتخاباتی پێشوو کە انتخاباتی پەرلەمان بوو و بۆ پێی لە انتخاباتی پەرلەمانە گۆڕان زۆرینی دەنگەکانی لە محافظەی سلێمانیا هێنا گۆڕان ئەوەی کرد بە سەنەدێک کە لەسەر ئەساسی و سەنەدە تێبێ محافظ یەکێتی بگۆڕێ بە گۆڕان ئەو کاتی کە گۆڕان هەڵمەتەکەی کرد چەندین ڕۆژم بیر چەندین ڕۆژنامەنووس چەندین ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی پشتیوانی گۆڕانیان کرد هەڵمەتیان کرد و زۆر بەشیان خەڵکی سەر بە خۆ بن وانە بێ بڵێ ینی خەڵکی بن سەر بە گۆڕان بۆ بن من کۆمەڵی هاوڕێ ڕۆشن بیرم هەیە پشتیوانی گۆڕانیان کە تا بێ محافظ بگۆڕێ بەڵام کە انتخاباتی محافظات بوو کە لە کاتێک گۆڕان زۆرینی هێنا گۆڕان نەبوو بە محافظەی وەرنەگرت کەس قسەی نەکرد لەبەرەوەی گۆڕان خۆی هەڵمەتی نەکرد کەواتە گرفتەکە چییە گرفتەکە ئەوەیە خەڵک کۆمەلگای ئێمە زۆر لاوازە و نخبەی سیاسیمان زۆر بەهێزە لە حاڵاتێکی وایە تۆ ڕەنگە بڵێ خەتای خەڵکە خۆی لاوازە بەڵام لە حاڵەتێکی وایە نخبەی سیاسی و وەلی ئەمر وایە ڕێک وەکو باوکێک دەتوانێت دوو خیار بخاتە بەردەم کوڕەکەی بڵێمە خیاری باشە ئەم دوو خیارە هەیە کامیان هەڵبژەیەکیان هەڵبژێرە ئەمە دیموکراتیە نەک بڵێ کوڕم من مەسلحەتی تۆ باشە زێگەم بەڵام کاگە تایار کاکشاو ینی ئێستا من کۆمەلگەی مەدەنیمان نییە و کۆمەلگەی من بواریەوەی نەبووە باش خۆی ڕێکخاو توێژە پیشەی و لیرەکانی لە ناوە بە ئیرادەیەکی سەربەخۆ دوور لە ئیرادی حیزب بتوانێت خۆی تەنظیم کا و تعبیر لە ئیرادی خۆی کا لەبەرەوەی نیانێشتووە با بڵێن ئەحزابی سیاسی ئێمە ئێستا گریمانم قسەیەمان بە قسە بکەن دەرگای بکەنەوە بۆ کۆمەلگەی مەدەنی بۆی جارێکی بێتەوە ناوم کایە سێرەکەی کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی مزەیە بێتە ناو مناقەشەکە و کۆمەڵێک کۆڕ و سیمینارەکەن و لە ئەخیریشا پاشکۆیەتیە بۆ ئەو ئیرادەیە کە حیزبەکەی هەیەی یعنی بەمەش دیسانەوە چارەسەر نابێ ئەگەر مافەبەی بە هەندێک لە منظمەکانی قسەکەی تۆ ڕاستە کۆمەلگای مەدەنیمان زۆر لاوازە بەس باز لە مەسئولەتی نخبەی سیاسیەکەم نخبەی سیاسی بێ بزانم کۆمەلگا هەمیشە ئەوە لاواز نییە ئەم کۆمەلگای پێگە عینەن چی وایە پەیوەندی نێوان نخبەی سیاسی و کۆمەلگا بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە زۆر وەکو پەیوەندی نێوان باوک مناڵ وایە باوکە توانێت بە مناڵەکەی بڵێ من مەسلحەتی تۆزانم ئەبێ بچیتە فلان کولیەوە و ئەشتوانێت بە مناڵەکەی بڵێ ئەم کولیانە هەیە ئەمە باشەکەیت ئەمە خراپەکەیەتی خۆتێکیان هەڵبژێرە گرفتەکە ئەوەیە ئێستا نخبەی سیاسی لە بری کۆمەلگای مەدەنی بڕیارە لە بری هەموو کۆمەلگا لە بری هەموو ئینسانەکان بڕیارە کاکەتوانە من لەسەر کۆمەلگەی کوردستان هینێکی ترم هەیە من نەزانم کە لە هەموو کۆمەلگەیەکە دواکەوتوی و پێشکەوتوی هەیە بەشی پێشڕەوی هەیە سنەتی دواکەوتوانە ئەخلاقاتی دواکەوتوانە ئەخلاقاتی پێشکەوتوانە لە ئەمریکاش و لە هەر جێگەیەکی کەش لەوانەیە لە کۆمەلگەیەکەوە بۆ کۆمەلگەیەکی کاگۆڕێ بەڵام ئێستا ئایا خەڵکی کوردستان حەز ناکە واقعا لە بەرامبەر قانون هەمویان وەگێک بن خەڵکی کوردستان حەز ناکە لە جێگەیەکە کابرا تورکمانە بە تورکی قساکە کابرا مەسیحیە مقدساتی خۆی هەیە کابرا یەزیدی مقدساتی خۆی هەیە ئیلحاد لە سعودیا زیاترە لە کۆمەلگەی سویدی بە پێی ئامار لە سعودیە ئیلحاد زیاترە وەک لەین بەس لەوێ بواری نیە ئەم ئیرادەیە بێنێتە دەرەوە دەوڵەت هەیە لیژنەی هەیەت الأمر بالمعروف والنهي عن المنكر پۆلیسی نهێنی دینی هەیە سەرکوتیانەکەن ئەمان قسەکەمەوەی تۆ لە خەڵک بەپرسی بەس بواری بۆ بکرێتەوە ئەم خەڵکە ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستەوەی قازانجی کۆمپانیە نەوتیەکانیان ڕێگان پێنادام کارە بکەن بە زەرەریانە نایانەوێ مە بکەن دەنا بۆ ژن و پیا حەز ناکەن یەکسان بن نیوەی کۆمەلگەی کوردستان لە تا ئێستا لەژێر دەسەڵاتی ئەم حیزبانەیە 30,000 ژن بە دەلیلی ناموسی کوژراوە 6 کیمانبارانی هەڵەبجاکە لاوانی ئەم وڵاتە حەز ناکەن وەکو ئەوروپایەکان بژین باشە پرسیارەوەی بۆچی کەسێک لێرە لەم کوردستانە ئەڕوا بۆ ئەمریکا بێ بە پرۆفیسۆرە بێ بە ئاسی جۆرا و جۆرە بێ بە دکتۆری شارەزا بۆ هەر بە کوردستان وان نییە
بۆ ئوردون وایە بۆ ئەوە وایە بۆ ئەبێ بە گۆرانی بێژی باش ئەبێ مەمەسیلی باش ئەبێ بە پەیکەرتاشی باش بەڵام چۆنە لەوێ لە کۆمەڵەیەکە ڕێگە هەیە داهێنانە بکە ئەبێ بواری هەیە ڕاستە من تەوەکەری قسەکەی بەڕێزیان نەک دەستورە بێ واز لە هەوێکان بێنە خۆ مەسەلەش هەرەوە نییە هەوی هەمومانی تیاابێ بە تورکمان ئەو تیا گرنگ ئەوەیەک لە دەستورەکە زەمانات هەبێ هەندێک زەمانات هەیە بۆ نمونە ستا لە دەسووری هەرێمە لە مادی 21 ئاڵێ چی ئەڵێ لە سا 25 هاوڵاتیان کە دەنگیانەیە توانن داوای ئیسیفتاکەن لەسەر هەشتێک کاکە لە سا 25 500,000 کەسێک 500,000 کەس دەنگدەر باپی ئاخری انتخابات کە ئێمە 2 میلیۆن دەرن 500 چ ئەقلیەکمانەیە 500,000 دەنگدەری هەبێ ڕەنگە بڵێ وەڵامە زەمانە بۆ ئەقلیەکان لە سویسرا ئەمە زەمانە بەس بە چەند کەس بە 50,000 کەس یان بە 100,000 کەس بەڵام لە وڵاتی ئێمە بڵێ وڵاتیش بەڕاستی ئەویش ئەوەیە کە ڕەنگە قسەکردن لەسەرەوەی کە ئێمە مادەم لە بەروی کۆمەلگەی مەدەنی لاوازە نەتوانانی شتێ بکەین من بەڵگەیەکی زۆر بەسیت لە 2005 لە 15/12/2005 کەمترین خەڵک بەشداری کە لە هەڵبژاردنەکە وەکو تعبیری لە بەرامبەرەوەی کە خەڵک ناڕازیە لە ئەمریکا لە هەڵبژاردننی 2012 لە بینی میترۆمنی و بارەک ئۆبامایە حزبێکی تر دروست بوو بەش ئەوە بوو داوای خەڵکرد نەچێ بۆ هەڵبژاردن کەواتە تۆ بۆ ناگەر سبێن ئەم دەستورەش بکرێتە ڕاپرسیەوە تۆ توانین شەرعەتی لێوەرگیتەوە بە کەمترین خەڵک دەنگ با بە دەستورەکە بۆ حوسنی مبارەک لە ئاخر هەڵبژاردنیا پێش بەهاری عەرەبی 8 میلیۆن دەنگیەنە لە کۆی 9 میلیۆن کەس هاوڵاتی کەواتە تۆ توانی بۆ ئەو غیتایی لەسەر لابەر بێ بە حیزبێکیش بەڕاستی زۆر سپاس زانە سپاسێکی تایبەتی دکتۆر عابد دەکەین کە بەشدار بوو لەگەڵمان هەروە کە تار حەسن بۆ بەرنامەیە بەشداریان کردین کاتێ بەرنامەیەمان تەواو بوو تا بەرنامەیەک کە شاد و سەلامەت بن.